لە ڕاستیە بابەتێکی زۆر گرنگ کە پێویستە ئێمە ئاماژەی پێ بکەین سەرباری هەبوونی تەواوی زانیاری لەسەر دەرمانەکان هەر لە ڕێی مۆبایل ئەپلیکیشنەکەەوە وەکو سمارت چۆن توانیوێتی سمارت بێت زیرەکانە مامەڵە لەگەڵ تەکنۆلۆژیای سەردەما بکە بۆ خزمەتگوزاری چارەخواست ئەوەی کە گرنگە لێرە باسی بکەین دانانی ئەلارمە بۆ چارەخواست لە پاش وەرگرتنی دەرمان بۆچی ئەمە گرنگە لە ڕاستیە کێشەی ئەمڕۆی خەڵک لە بیرچوونەوەی بەکارهێنانی دەرمانە و ئەمەش لە 150 ئەو کێشانەیەک بەهۆی کەمتەرخەمی و لە بیرچوونی بەکارهێنانی دەرمانەوە ڕوو ئەدات لای چارەخواست سمارت هاتووە لە ڕێی ئەپلیکیشنەکەەوە چارەسەرێکی گونجاوی و زیرەکانی بۆ دۆزیوەتەوە بۆی هەر کاتێک چارەخوازێک دەرمانی بۆ نووسێت لای پزیشکێک ماوەی هەفتەیەک بۆ نمونە بەردەوامە بێ لەسەر بەکارهێنانی ڕۆژانە 2 جار یا 3 جار یا 4 جارە مۆبایل ئەپلیکیشنەکە لەو کاتە لە کۆڕ و کۆبوونەوەی لە ئیشە لە دەرەوەی ماڵەوەی لە دەرەوەی وڵاتە لە هەر شوێنێک بێ زەنگێکی ئاگادارکردنەوەی بۆ لێدات ئاگاداریەکاتەوە کە تۆ ئێستا کاتی بەکارهێنانی دەرمانەکەتە. سمارت وەرچەرخانە